ئۆپیک چۆن کۆنتڕۆڵی نەوتی جیهانی کردووە؟ زۆرجار هەواڵ دەربارەی ئۆپیک دەبیستین، بە تایبەت کاتێک بابەتەکە پەیوەندی بە نەوت و نرخەکەیەوە هەبێ، کەواتە ئۆپیک چییە؟ ڕۆڵی چییە لە بازاڕی جیهاندا؟ ئۆپیک بریتیە لە ڕێکخراوی ئەو دەوڵەتانەی نەوت بەرهەمدەهێنن. لە ساڵی 1960 ئەم ڕێکخراوە لە کۆنفرانسێکدا لە بەغداد دامەزرا لەلایەن ئەو دەوڵەتانەی خاوەنی نەوت و بەرەمێنەری نەوت بوون کە بریتی بوون لە سعودیا، عێراق، کوێت، ئێران و ڤەنزوێلا. لە پاشان دە دەوڵەتی تریش هاتنە ناو ئەم ڕێکخراوەوە لە نێوان ساڵانی 1960 بۆ 2018. بەڵام بۆچی ئۆپیک دامەزرا؟ ئامانجی ڕێکخراوەکە بۆ ئەوە بوو سیاسەتی بازرگانی نەوت لە نێوان دەوڵەتانی بەرەمێنەری نەوتدا یەک بخا بۆ گرنگیکردنی نرخی نەوت بۆ ئەو وڵاتانەی بەرهەمێنەری نەوتن. هەروەها یەکسانی قازانج لە نێوان دەوڵەتانی بەرەمهێنەردا. ئۆپیک چۆن کۆنتڕۆڵی بەرەمێنانی نەوت دەکات؟ ئەم ڕێکخراوە ڕۆڵێکی کاریگەری هەیە لە کۆنتڕۆڵکردنی نەوتدا. ڕێژەی لە سەدا 40 نەوتی خامی هەموو جیهان لە ڕێگەی دەوڵەتانی ئەندامی ئۆپیکەوە بەرهەم دەهێنرێ. بەپێی داتایەکی زیرەک هەر دەوڵەتێک ئەو بڕی بەرهەمی دەهێنێت، لە کۆتاییدا بڕی هەموو ئەندامان کۆ دەکرێتەوە و بەو جۆرە ڕێگری لە زۆری بەرەمێنانی زیاتر دەگیرێت بۆ ئەوەی نرخی نەوت دانەبەزێت لە بازاڕی جیهاندا و نرخێکی جێگیری هەبێ. لەبەرەوەی باسی نرخمان کرد، کەواتە با باسی ئەو هۆکارانەش بکەین کە کاریگەریان دەبێ لەسەر بەرزبوونەوە یا نزمبوونەوەی نرخی نەوت. خواست و خستنە ڕوو کاریگەری سەرەکی هەیە، واتە کاتێک خواستێکی زۆر لەسەر نەوت هەبێ لە بازاڕدا نرخی نەوت بەرز دەبێتەوە. با پێچەوانەشەوە ئەگەر خستنە ڕووی نەوت زۆر بێ، ئەوە مانای وایە نرخی نەوت دادەبەزێ. ئەمە بە شێوەیەکی بنەڕەتی، بەڵام بۆ هەموو یاسایەک جیاکاریەک هەیە. لە هەندێک حاڵتدا لەوانەیە نرخی نەوت بەوەی ڕووداوێکی نەخوازراوەوە کە پەیوەندی بە خواست و خستنە ڕووەوە نییە کاریگەری بکرێتە سەری. بۆ نمونە لە ساڵی 1973دا دەوڵەتانی عەرەبی بەرەمێنانی نەوتیان ڕاگرت. ئەمە بووە هۆی نانەوەی پشێوی لە بازاڕدا. نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕدا بازێکی گەورەیدا لە نمونە نوێیەکان کە بووە هۆی کاریگەری لەسەر نرخی نەوت لە جیهاندا جەنگی رووسیا لە دژی ئۆکرانیا. لەو کاتەدا نرخی نەوت گەیشتە $139. لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا بەرزترین نرخ بووە کە پێی گەیشتووە. هەروەها کۆرۆنا هۆکار بوو بۆ دابەزینی نرخی نەوت، لەبەرەوەی بەکارهێنانی نەوت بەهۆی کەرەنتینەوە کەمی کرد. هەروەها پێویستە ئاماژە بەوەش بکەین لەمڕۆدا وزەی جێگرەوەی وەک وزەی خۆر ڕەنگە کاریگەری بکاتە سەر نرخی نەوت. لە داهاتوویەکی نزیکیشدا نەوت نرخی تەواوەتی لەدەست بدات، لەبەرەوەی هیچ خواستێکی لەسەر نەمێنێ بەهۆی ئەوەی وزەی جێگرەوە شوێنی پێ لێژ دەکا. هەروەها وزەی جێگرەوەش دۆستێکی باشی ژینگەشە. ئایا تۆی هاوڵاتی حەز دەکەیت نەوت نرخی تەواوەتی لەدەست بدات؟